خەبات لە پێناو ئازادکردنی زیندانیانی سیاسی و هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان ئەرکێکی بەپەلە و هەنووکەییە. دوا بە دوای شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل شەپۆلێکی نوێی دەستگیرکردنی چالاکانی مەدەنی و سیاسی بە بیانووی درۆ و بێبنەما دەستی پێکردووە. لە هەمان کاتدا فشارەکان بۆ سەر زیندانیانی سیاسی لە ناو زیندانەکاندا چڕتر بووەتەوە. دوا بە دوای بردومانی زیندانی ئەڤین لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە، ڕژیمی کۆماری ئیسلامی هەمان شەو زیندانیانی سیاسی لە زیندانی ئەڤینەوە گواستەوە بۆ زیندانی گەورەی تاران لە فەشافویە. چیرۆکی تاڵ و دڵتەزێن سەبارەت بە شێوازی گواستنەوەی زیندانیەکان و بارودۆخی زۆر سەختی زیندانی گەورەی تاران بڵاوکرایەوە. ئەو هەواڵانەی لە ناو زیندانەوە بەدەست دەگەن ئاماژە بەوە دەکەن کە ڕزگارکردنی گیانی ئەو بەندکراوانە لە ناوخۆ و لە دەرەوەی وڵات پێویستی بە هەوڵی بەربڵاو و ڕێکاری بەپەلە هەیە. جگە لەوەش ڕژیم ڕۆژانە هاوکات لەگەڵ لە سێدارەدانی چەندین کەس لە سزادراوانی دادگا ئاساییەکان لە سێدارەدانی زیندانیانی سیاسیش بەردەوام جێبەجێ دەکات. هەموو هەوڵەکان یەشکەنجەگەران بۆ چڕکردنەوەی فشارەکان لە سەرەم زیندانیانە هاوکات بە ئامانجی لاوازکردن و بە خەیاڵی خۆیان شکست پێهێنانی ئەم خەباتە بەربڵاوە کۆمەڵایەتیەیە. پشتیوانی بەربڵاو لە زیندانیانی سیاسی و هاوسۆزی لەگەڵ بنەماڵەکانیان نیشانەی ورەی خەباتکارانەی خودی زیندانیەکان و داماوی ئەشکەنجەگەران و بەرپرسانی ڕژیمە. بەرپرسانی کۆماری ئیسلامی لەم بوارەدا شکستیان هێناوە. ئەگەر قەسابخانەکانی ڕژیم لە دەی 60دا بناغەکانی ڕژیمی دژە مرۆڤانەی کۆماری ئیسلامیان تەوتر کرد، هەر ئەم کوشتارگایانە ئەمڕۆ پایەکانی ئەم حکوومەتە دێننە لەرزە. ئەگەر لە دەی 60دا ناڕەزایەتی ئاشکرا لە دژی هەڵسوکەوتی دڕندانەی بکوژان بەرامبەر بە زیندانیانی سیاسی تەنها چالاکانی ڕێکخراوە سیاسیە نهێنیەکانی لەخۆ دەگرت، ئێستا ناڕەزایەتیانە گشتگیر و ئاشکران. ئێستا دەیان ماڵپەڕ و ڕێکخراوی مەدەنی و ئاشکرا بەرگری لە زیندانیانی سیاسی دەکەن. ئەمڕۆ خواستی هەڵوەشانەوەی سزای ئەعدام هاوکات لەگەڵ خواستی ئازادی زیندانیانی سیاسی بووەتە داواکاریەکی سەرەکی خەباتی ئازادی خوازانە لە ئێران. ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا بە مەبەستی مانەوەی لە دەسەڵاتدا بەردەوام نەیارانی سیاسی خۆی دەست بەسەر و ئەشکەنجە و ئیعدام کردووە. بەڵام ئەمڕۆ خەبات لە پێناو ڕوخاندنی ئەم ڕژیمە بەربڵاوتر لە هەمیشە لە ئارادایە. پێشەنگانی ئەم خەباتە ئەمڕۆ لە هەموو شوێنێک هەر لە کارگەکانەوە بگرە تا شەقام و گەڕەکەکانی شار و تا کوچە و کۆڵانی گوندەکان بە شێوەی بەرچاو بوونیان هەیە و بزوتنەوەی ژنجیان ئازادی لە بوارە جۆرا و جۆرەکاندا هەروە بەردەوامە. خەبات لە دژی زیندان، ئەشکەنجە، ئیعدام خەباتێکی گشتگیرە. چینی کرێکار زۆرترین بەرژەوەندی لە دەستەبەرکردنی مافە دیموکراتیکەکان لەوانە کۆتایی هێنان بە گرتن و دەست بەسەرکردن و هەڵوەشانەوەی سزای لە سێدارەداندا هەیە. واقعیە دەوەیە کە حکوومەتی ئیسلامی بەبێ زیندان و زیندانی سیاسی ناتوانێت یەک ڕۆژ لە دەسەڵاتدا بمێنێتەوە. هەر لە یەکەم ڕۆژی بەدەسەڵات گەیشتنی حکوومەتی ئیسلامیەوە نەکە ڕێکخراوە سیاسیەکانی دژبەری ڕژیم، بەڵکو چەپ و کۆمۆنیستەکان، چالەکانی کرێکاری سکۆلار و دموکراتەکان، کەمینە نەتەوەی و مەسەبیەکان، خەڵکی کوردستان و بەهاییەکان ڕووبەڕووی دوژمنایەتی و توندوتیژیەکی لە ڕادەبەدەر بوونەتەوە و هەزاران کەسیان لە سێدارە دراون، ئەشکەنجە دراون، زیندانی کراون یان ناچار کراون وڵات بەجێ بهێڵن. چالاکانی مافی ژنان، چالاکانی مافی مرۆڤ و مرۆڤ پارێزە شەریف و ئازادخوازەکان زەبری قورسیان لەسەر ڕۆی ئاینی بەرکەوتووە. نووسەران، ڕۆژنامە نووسان، هونەرمەندان، مۆزیک ژەنان و سینەماکاران بوونە ئامانجی سەرکەوتوو فشارەکانی ڕژیم. چالاکانی ژینگە پارێز و سەرجەم چالاکانی کۆمەڵایەتی بە بیانووی بێبنەما و گاڵتەجارانە زیندانی کران و لە هەندێک حاڵەتدا لە سێدارە دران. هەڵسوکەوتی ڕژیم لەگەڵ نایارەکانی گەیشتە ئاستێکەی تر تەنانەت باڵەکان و هەندێک لە بەرپرسەکانی حکوومەتی ئیسلامیش دەست بەسەر و زیندانی کران. ئەمڕۆ بە زەحمەت بنەماڵێک لە ئێراندا هەیە کە کەسێک یان چەند کەس لە ئەندامانی
بە هۆکاری سیاسی زیندانی نەکرابن، لە سێدارە نەدرابن یان ناچار نەکرابن کۆچ بکەن. لەمڕۆوە خەبات لە پێناو ئازادی زیندانیانی سیاسی و بەرگریکردن لە بنەماڵەی زیندانیانی سیاسی هەنگاوێکی گرنگ و جدیە لە خزمەت بە ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بنیاتنانی سیستمێک کە تیایدا هیچ ئاسەوارێک لە ئیعدام و زیندانی سیاسی بوونی نەبێت. بێگومان لەگەڵ ڕووخانی ڕژیمی ئیسلامی دەرگای زیندانە سیاسیەکان تێک دەشکێنن و ئەو مرۆڤە شەریفانەی کە لە پێناو گەیشتن بە ئازادی و دادپەروەری ئەشکەنجە و مەریان قبوڵ کردووە سەربەرزانە دەگەڕێنەوە ناو باوەشی جەماوەر. بەڵام تا ئەو ڕۆژەی کە دەرگای زیندانەکان دەکرێنەوە زۆر گرنگە ملیۆنان خەڵکی ناڕازی هەموو هەوڵێکی خۆیان بخەنەگەڕ بۆ ڕێگریکردن لە ئێدامکردن و ئەشکەنجەی زیندانیانی سیاسی و بۆ ئازادکردنیان. پێویستە دروشمی ئازادی سەرجەم زیندانیانی سیاسی لە هەموو شوێنێک دەنگ بداتەوە. نابێت هیچ کەس بە تاوانی خەبات لە پێناو مافەکانی خۆی بە تاوانی ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە نەهامەتی ئابووری و ستەمگەری، بە تاوانی هەبوونی بیر و باوەڕی جیاواز یان بە تاوانی ئەنجامدانی چالاکی سیاسی دەستگیر و زیندانی بکرێت. ئەگەر بڕیار بێت کەسێک لە گۆشەی زیندانەکاندا بێت، ئەوە سەبەبکار و تاوانبارانی ئەم دۆخەی ئێستان کە دەبێ بکەونە زیندان، واتە و کەسانەی کە منداڵانی خەڵک دەبەنە زیندان و ئەشکەنجیان دەدەن، ئەوانەی جگەرگۆشەکانی خەڵک دەکوژن و لە گۆڕە بێنا و نیشانەکاندا بە خاکیان دەسپێرن، واتە و کەسانەی کە سەروەت و سامانی کۆمەلگا تاڵان دەکەن و ئەم گشتە ڕەنج و بێبەشی و نادادپەروەریەیان بەسەر خەڵکدا سەپاندووە. لە هەلومەرجێکی ئاوادا یەکگرتووی کردداری و هاوکاری بەربڵاو لە دەوری دروشمی داکۆکی لە ئازادی زیندانیانی سیاسی و هەڵوەشانەوەی سزای جنایەتکارانە کارێکی کردەیی و کاریگەر دەبێت دەستی ڕژیمی کۆماری ئیسلامی لە سەرگیانی ئازیزانی بەندکرا و کورد بکرێتەوە. بەڵام کارێکی گەورەی لەم چەشنە تەنها لە توانایی ئەو جەماوەرەدایە کە سەرنجام شوشەی تەمەنی ڕژیم لە دەستی بەتوانایەواندایە. تەنیا بە خەباتی یەکگرتوانە و ناڕەزایەتی بەربڵاوی جەماوەری دەتوانرێت ڕژیم ناچار بە کۆتایی هێنان بەو کردەوە جینایەتکارانە و نامرۆڤانەیە بکرێت.